چینی کرێکار لەسەر تاسەری جیهاندا لە پەیوەند بە خەباتی کرێکارانەوە بۆ کەمکردنەوە کار و هەروەها داواکاری مافەکانیان لەم ڕۆژەدا کە ڕوبەڕووی بەردەوامی زوڵم و ستەم و چەوسانەوە دەبنەوە. ئامادەبوانی بەڕێز کرێکارانی بیر و بازوو بەخێر بێن بۆ مەراسیمی یەکی ئایار ڕۆژی جیهانی چینی کرێکار. بەڕێزان، سەرەتای ئەم یادە بە سرودی ئینتەرناسیۆنال دەست پێ دەکەین. یەکی ئایار ڕۆژی هاوپشتی و هاوخەباتی چینایەتی نێونەتەوەییمانە، ڕۆژی وەستانەوەیە بە دژی ستەم و چەوسانەوەی نایەکسانی، ڕۆژی دەنگهەڵبڕینمانە لە پێناو ژیانێکی شایستە بە مرۆڤی ئەم سەردەمە، ڕۆژی دادگایکردنی سیستەمی چەوسێنەرانی سەرمایەداریە لە بەردەم مرۆڤایەتی هاوچەرخدا. ئامادەبوانی بەڕێز کرێکارانی بیر و بازوو ئێستاش وتاری ناوەندی هاوبەشی چەپی کوردستان لەلایەن هاوڕێ کاوە مەحموود سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی شیووعی کوردستان پێشکەش دەکرێت با بفەرمێن. ئامادەبوانی بەڕێز بە ناوی دژنەی کاری هاوبەشی چەپی کوردستان کە بریتیە لە حزبی زەحمەتکێشانی کوردستان و حزبی شیووعی کوردستان و بزوتنەوەی دیموکراتی گەلی کوردستان بەخێرهاتنتان دەکەم بۆ ئەم گردبوونەوە ڕەمزیە، گردبوونەوەیەکی ڕەمزی چونکە ئێمە لە ساڵانی پێشتردا ڕێپێوانی جەماوەری بەرفراوانمان دەکرد. ئەمڕۆ لە بەردەم بەهۆی ڕەوشی تەندروستی و کە سەرتاپای جیهانیشی گرتوتەوە ناچار بووینە بە شێوەیەکی ڕەمزی ئەم گردبوونەوەی ئەنجام بدەین. ئامادەبوانی بەڕێز چینی کرێکار و ڕەنجەرانی بیر و بازوو لە سەرجەم جیهاندا لە هەلومەرجێکی ئێجگار دژواردا یادی ڕۆژی نێونەتەوەیی چینی کرێکار دەکەنەوە، ڕۆژی تێکۆشان، ڕۆژی تێکۆشان لە پێناوی عەدالەتی کۆمەڵایەتی، ڕۆژی تێکۆشان لە پێناوی سۆشیالیزم، ڕۆژی تێکۆشان لە پێناوی نەهێشتنی هەموو شێوازێکی چەوسانەوە. هەلومەرجی ئەمڕۆی جیهان کە بریتیە لە زیادبوونی ڕێژەی هەژاری، کە بریتیە لە زیادبوونی ڕێژەی بێکاری، کە بریتیە لە دەوڵەمەندبوونی کارتێلات و ناوەندە سەرمایەدارە زەبەلاحەکان، بەرامبەر ئەوەش هەژاران هەژارتر دەبن، چەوساوەکان چەوساوەتر دەبن. ڕەوشی ئەمڕۆ بریتیە لە بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا کە خودی ئەم پەتایە ئەنجامی سیاسەتی سەرمایەداریە
کە زیاتر بایەخ بە خەرجی سەربازیەدا و بایەخ بە ئەو خەرجیە نادا کە لە پێناوی تەندروستی تەرخان بکرێ. لەم هەلومەرجە دژوارەدا چینی کرێکار لەسەر هەموو ئاستی جیهاندا خاڵی هاوبەش دەبەستێتەوە. ئەم خاڵە هاوبەشانە بریتیە لە تێکۆشان لە پێناوی ژینگەیەکی باشتر بۆ جیهان، لە پێناوی نەهێشتنی بێکاری و هەژاری، لە پێناوی سیستمێکی تەندروستی عادیلانە لەسەر تابای جیهان. تێکۆشانی نێونەتەوەی چینی کرێکار ئاکامی خۆی ناگەیەنێ ئەگەر نەبەسرێتەوە بە تێکۆشانی نیشتیمانی لە هەر وڵاتێکدا. تێکۆشانی نیشتیمانی لە کوردستاندا بریتیە لە تەواوکردنی ئەرکە نیشتیمانیە کوردستانیەکان کە هێزی شەپی کوردستان بە بەردەوامی کە تەرخەمیان نەکردووە و هەستیان بە بەرپرسیارەتی مێژووی کردووە لەم بوارەدا. هەردەم لە سەنگەری پێشەوەی مقاومەت بوونە لە پێناوی داکۆچیکردن لە مافەکانی گەلی کوردستان و لە پێناوی سەربەخۆیی کوردستان و لە پێناوی مافی چارەنووسی بڕیارداری چارەنووسی گەلی کوردستان. ئەم ئەرکە نیشتیمانیە گرێدراوە بە ئەرکە چینایەتەکان، گرێدراوە بە ئەرکی پاراستنی ئازادیەکان. بۆیە هەرسێ لایەنی چەپی کوردستان تاکید لەوە دەکەینەوە کە هێزی مقاومەتی گەل لە پێناوی جێبەجێکردنی ئەرکە نیشتیمانەکان بابەندە بە دابینکردنی ژیانێکی پڕکەرامەت بۆ خەڵک، بابەندە بۆ ئەوەی کە هەوڵ بدرێ ژمارەی هەژاری کەم کرێتەوە. ژمارەی هەژاری لە کوردستانە گەیشتۆتە 12، لە عێراقدا ژمارەی هەژاری گەیشتۆتە 39. ئەبێ کار بکرێ بۆ ئەوەی ژمارەی هەژاری کەم بکرێتەوە و فرسەتی کاری یەکسان بۆ خەڵکی دابین بکرێ. لە هەموو شت کە هەرسێ لایەن گرنگتر کە هەرسێ لایەنی شەپی کوردستانی جەختی دەکەنەوە گۆڕانکاریکردنە لە سیاسەتی ئابووری کوردستان، ڕاگرتنی سیاسەتی بەتایبەتکردنە بەتایبەتی لە بواری تەندروستی و خوێندن. خۆتان دەزانن بڵاوکردنەوەی کردی تایبەت لە بواری تەندروستی وای کردووە خەڵکی زەحمەتکێش توانای ئەوەی نەبێ بچێ بۆ خەستەخانەی تایبەت. ئەم ئەرکە چینایەتیانە تەواو نابێ ئەگەر گرێ نەدرێ بە دابینکردنی فرسەتی یەکسانی بۆ کاری ئافرەتان، بۆ نهێشتنی جێشەڵکردن بە ژنان لە بواری کارکردندا. هەرسێ لایەنی کوردستانی لە ڕۆژی 1 ئایاردا دووپاتی ئەوە دەکەنەوە کە دەبێ هەوڵ بدرێ سیاسەتێکی ڕاست و درست ئەنجام بدرێ بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی، بۆ پێداچوونەوە بە گرێ بەسەرنەوتیەکان، بۆ کۆنتڕۆڵکردنی دەواازە سنووریەکان. کار بکرێ بۆ ئەوەی فرسەتی یەکسان بۆ هەموو کەس دابین بکرێ لە ئیشوکاری وەزیفیدا. کار بکرێ کە چینی کرێکار و ڕەژەداری بیر و بازوو بەشدار بن لە دانانی پرۆسەکانی گەشەپێدان. کار بکرێ بۆ ئەوەی فرسەتی کار زیاتر بکرێ بۆ خەڵکی زەحمەتکێشی کوردستان. تێکڕای ئەم ئەرکانە گرێ دراوە بە ئەرکی پاراستنی ئازادی. پاراستنی ئازادی بریتیە لە پاراستنی ئازادیەکان و مافەکان ئەوەی کە پەیوەندی بە دەسەڵاتەوە هەیە کە بێ ئازادەکان پارێزێ و دیسانەوە لەلایەن خەڵک و لەلایەنی تری سیاسیەوە کە لە دەسەڵاتش نین دەبێ ئازادەکانی تاک بپارێزێ. ئازادی ڕادەربڕین، ئازادی خۆپیشاندان، ئازادی مافە سەندیکایەکان، ئازادی چێژوەرگرتن لە هونەر، ئازادی داهێنان. نابێ ئەم ئازادیانە بە هیچ شێوازێک کۆنتڕۆڵ بکرێ و سنووری بۆ دابڕێ. کۆنتڕۆڵکردنی ئازادیەکان شەربە، سەماکردن و هەڵپەرچێ شەرم نییە، خۆپیشاندان شەرم نییە، پاراستنی خاچی کوردستان شەرم نییە. دەبێ هەر هەمومان لە ڕۆژی 1 ئایاردا کار بکەین کە سەرتاپای ئەم ئازادیانە بپارێزێ. هەر لەم بۆ لەیەدا برادەرانی بەڕێز دەمەوێت جەخت لەسەر هەڵوێستی هەرسێ لایەنی کوردستانی بکەمەوە سەبارەت بە دەستوور. هەرسێ لایەنی کوردستانی جەخت لەوە دەکەنەوە کە لیژنەیەکی ئامادەکردنی دەستوور فراوان بێ، هیچ لایەنێکی سیاسی بەدەر نەبێ لە بەشداریکردن لە دانانی دەستوور بۆ هەرێمی کوردستان کە کارێکی پێویستە.
و هەروەها سوود لە توانای ئەکادیمی وزە ئەکادیمیەکانی خەڵکی کوردستان لە کۆمەڵگای مەدەنی وەربگیرێ لە سەندیقەکان وەربگیرێ بۆ بەشداریکردن لە داڕشتنی دەستوور. کوردستان پێویستی بە دەستورێک هەیە کە دان بەوەدا بنێ کوردستان نیشتیمانە، دان بەوەدا بنێ کە پەیوەندی کوردستان بە عێراقەوە لەسەر ئاساسی ئارەزوومەندانەیە. کوردستان پێویستی بە دەستورێک هەیە کە کاری حکومڕانی و کاری ئیمانداری و ئاینی جیا بکاتەوە لە یەکتر. کوردستان پێویستی بە دەستورێک هەیە کە مافە کۆمەڵایەتەکان، مافە ئابوورەکان، مافی کارکردن، مافی ئازادەکان هەمووی دەستەبەر بکە. برادەرانی بەڕێز، هەمومان دەزانین کە مەترسیەکانی تیرۆر بە بەردەوامی هەڕەشە لە کوردستانەکە. مەترسیەکانی تیرۆر شێوازی جۆراجۆری وەرگرتووە. جارێک پایتەختی کوردستان بەڕووکێت بەردومانەکرێ، جاری وا هەیە کفری و کەلار و ئەو ناوە بەردومانەکرێ، دوێنێش پەلاماری سەنگەرەکانی پێشمەرگەیان داوە. تیرۆر بە هەر شێوازێک بێ تیرۆرە. گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان سنوورێک بۆ ئەم تیرۆرە دابنێ و باشترین دانانی سنوور بۆ تیرۆر گەڕانەوەیە بۆ خەڵک. خەڵک دەتوانێت سنوور بۆ تیرۆر دابنێ، فراوانکردنی ئازادەکان دەتوانێت سنوور بۆ تیرۆر دابنێ. برادەرانی بەڕێز، لە ڕۆژی یەکی ئایاردا جەخت دەوە دەکەینەوە کە ئەرکە نیشتیمانیەکان گرێدراوە بارکە چینایەتەکان، گرێدراوە بارک لە پێناوی پاراستنی ئازادیەکان. بۆیە بە بەردەوامی داوا ئەکەین کە ئازادەکان بە هەموو شێوازێک فەرهەم بکرێ. ئازادی خۆپیشاندان، ئازادی مانگرتن، ئازادی ڕادەربڕین و ئازادی نووسین و بڵاوکردنەوە، ئازادی ڕۆژنامەگەری. تێکرای ئەم بابەتانە خاڵی گرنگن لە تێکۆشانی حزبمان. ئامادەم بوانی بەڕێز، تێکۆشان کۆتایی نایە. ئێمە لەبەردەمی ئێوەی بەڕێز دووپاتی ئەوە دەکەینەوە کە کاری هاوبەشی ئەم سێ لایانە بەردەوام دەبێ، نەک تەنها لە هەولێر، لەسەر تاڤای کوردستان. کار دەکرێ بۆ ئەوەی سنوور دابرێ بۆ ڕاسیزم و فاشیزم و بۆ هەژمونی شۆڤینی نەتەوەپەرستی و بۆ تایفەگەری. کار دەکرێ بۆ ئەوەی تێکڕای نەتەوەکان لە کوردستانە بە یەکەوە ژیان بژین کە بتوانن کۆمەڵگایەکی کوردستانی یەکگرتوو بتوانێت ڕوبەڕووی هەموو ئەم بەترسیانە بێتەوە کە دووچاری گەری کوردستان دەبێتەوە. ئامادە بوانی بەڕێز، تێکۆشان بەردەوامە، تێکۆشان کۆتایی نایە. شێوازی تێکۆشانی ئەم سێ لایەنە بریتیە لە تێکۆشانی مەدەنی، بریتیە لە تێکۆشانی مەدەنی، بریتیە لە تێکۆشانی دیموکراتی، بریتیە لە تێکۆشانی ئاشتی خوازانە، لە پێناوی گۆڕانکاریکردن لە تێکڕای ئەو یاسایانەی کە پەیوەندی بە چینی کرێکارەوە هەیە، ئەو یاسایانەی کە پەیوەندی بە کارەوە هەیە، ئەو یاسانەی کە پەیوەندی بە بیمەی کۆمەڵایەتیەوە هەیە، ئەو یاسانەی کە پەیوەندی بە بیمەی تەندروستیەوە هەیە. چینی کرێکار و ڕەشدەرانی بیر و بازوو کە تێکۆشن بۆ ئەو مافانە تەنها لە پێناوی مافی چینی کرێکار و ڕەنجەران و زەحمەتکێشان و ڕەنجەرانی بیر و بازوو تێناکۆشن، تێدەکۆشن لە پێناوی ژیانێکی خۆشگوزەران بۆ سەرجەم خەڵک، تێکۆشن لە پێناوی ژیانێکی ئاسوودە. ئەم تێکۆشانەمان بە هیممەتی جەماوەر بەردەوامە بێ، بە گرێدانی تێکۆشانی نیشتیمانی، بە تێکۆشانی چینایەتی، بە تێکۆشان لە پێناوی پاراستین ئازادەکان. ئێوە شاد و سەکەوتوو بن. پەنجی خوار مەوجی دەریای کرێکار، دژی سەرمایە ئەووەلی ئایار، سوور بوو بە خوێنمان شەقامی شاران، شەقی بردقەڵای سەرمایەداران، زنجیری کۆنی هەزاران ساڵە
دەبچڕێ و جادوو حکمی بەتاڵە کرێکارین هاتووینەتە مەیدان ئەڵێن هەر کارە ئینسانی خوڵقان 100 ساڵە ئەڵێن ئەمە بڕیاری ڕۆژی یەکی ئایارە کرێکارانی جیهان یەکگرن